بەڵێ ئەم دوو هەواڵەمان تایبەت بوو بە بەڕێوەچوونی خولی دووەمی تاقیکردنەوەکانی پۆلی 12 گفتوگۆی زیاترەکەین بۆی بزانین کە چ جۆرە ئامادەکاریە کراوە تایبەت بە قوتابیەکان پرسیار بکەین. مامۆستا لوقمان سەعید بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێرمان لەگەڵە بێت. دەمەوێت بزانم لە خولی دووهەم چەند قوتابی لە بەشە جیاجیەکان بەشدارن لە تاقیکردنەوەکان. ئەم کاتتان باش مامۆستا لوقمان، جا ئەگەر ژمارەتان لەلا بێت سوپاستانەکەین کە وەڵامدەری پرسیارەکانی دیکەشمان بنووەم پرسیارش. زۆر سپاس ئەو کاتتان باش. سەبارەت بە بەڕێوەچوونی خولی دووەمی تاقیکردنەوەکان لە سنووری بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر ئەمڕۆ 7/8/2024 بۆ پۆلی 12 ئامادەیی بەگشت بەشەکانیەوە لە 532 هۆڵی ئەزمموی قوتابیان ئەزممون ئەنجام دەدەن بە بەشداریکردنی 33281 قوتابی لە سنووری پارێزگای هەولێر. بەڵێ باشەکە باش زۆر باشە. کەواتە لە خولی یەکەم بابگەڕێنەوە سەر خولی یەکەم، ئەمە هیچ ئێستا لە دوای خولی دووەمەوە ڕێژەی دەرچوون بە تەواوەتی دیاری ئەکرێت، بەڵام لە خولی یەکەم ڕێژەی دەرچوون چۆن بوو؟ بەڵێ لە هەر وەکو بەڕێزتان ئاگادارن طبیعەن کە لە خولی یەکەم لە پۆلی 12 قوتابیان زیاتر بۆ بەدەستهێنانی نمرەکان هەندێک جا چەند بابەتێک بەجێ دێهێڵن. لە خولی دووەم ڕا دیار دەکەوی کە ڕێژەی بەشداری قوتابیان و دەرچوونیان دیاری دەکرێت پۆلی 12. باش کاتە تایبەت بە پرسیارەکانیش بە پرسیار لە بەڕێستان بکەم دەرفەتە پرسیارەکان چەند بە پارێزراوی دەگەنە هۆڵەکان؟ بەڵێ ئێمە وەکو لێژنەی لقی پارێزگا هەردەم ئامادە باشی داینە. ئەم شەو لە کاتژمێر 2 شەوەوە ئێمە لە ئامادە باشیدا بووینە تاکو ئێستاکە بۆ ئەوەی بۆ پاراستنی تەواوی ئەو پرسیارانەی کە لەلایەن لێژنەی باڵای ئەزمموونەکان لە وەزارەتی پەروەردە دەردەچێت هەتا دەیگەینین بەناو هۆڵی تاقیکردنەوەکان بە شێوەیەکی زۆر گونجاو دەپارێزرێت تا دەگاتە دەست قوتابی کە قوتابی ئەزمموی لێ تێدا ئەنجام دەدا. باشە مامۆستا لوقمان، سەبارەت بە ئامادەکاریەکانیش باشە بفەرموو. سەبارەت بە ئامادەکاریەکانیش ئێمە وەکو بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر چەندین کۆبوونەوەی خۆمان ئەنجام داوە لەگەڵ بەڕێوەبەری هۆڵەکان و لەگەڵ لێژنەی پەروەردەی قەزاکان بە مەبەستی ئامادەکاری پێش دەستپێکردنی تاقیکردنەوەکان و هەروە بە سەرپەرشتی بەڕێز پارێزگاری هەولێر کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لە چاردەی هەشتی ئەم مانگە بە مەبەستی زیاتر دابینکردنی ئەمن و ئاسایش بۆ هۆڵی تاقیکردنەوەکان و پاراستنی هۆڵەکانی تاقیکردنەوە لە پارێزگای هەولێر. هەروە لەلایەن لێژنەی تەکنیکی بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر بە هاوکاری لێژنەکانی تەکنیکی بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان کە سنووری بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر 8 پەروەردەی قەزا لە خۆ دەگرێت توانیتمان لە هەموو هۆڵەکانی تاقیکردنەوە کە ئەم 532 هۆڵەی کە هەیە هەمووی کارەبای دووەمی بۆ دابین بکەین لە مۆلیدەکان تا بتوانن قوتابیانمان لە کەشێکی ئارام و ئاساییدا تاقیکردنەوەکان ئەنجام بدەن. و سەبارەت بە دابینکردنی ئاو بۆ ئەو شوێنانەی کە ئاویان نەبوو لەلایەن لێژنە تەکنیکیەکان پێش 2-3 ڕۆژ پێش دەستپێکردنی تاقیکردنەوەکان ئامادەباشی لە بۆ کرابوو. لە ڕووی تەکنیکیەوە دەتوانم بڵێم 100% توانیتمان لە ڕووی دابینکردنەوەی فێنکەرەوە و ئەو کەشە ئارامەی کە قوتابی پێویستیتی لەناو هۆڵەکانی تاقیکردنەوە بۆیان ئامادە بکەین. باش مامۆستا لوقمان، پرسیارێکم لە بەڕێستان هەیە، ئەمەوێت بە سەرنجەوە لە پرسیارەکەی من بڕوانن و وەڵامێک بدەنەوە، چونکە ئەم وەڵامەی جەنابێت دڵەڕاوکێ لە نێوان خانەوادەکان کەمەکاتەوە. ئەویش ئەوەیەکە هەندێک خانەوادە کە لە خولی یەکەم قوتابیەکانیان هەموو تاقیکردنەوەکانیان کردووە و هیچ با بڵێن مادەیەکیان بۆ دەوری دووهەم هەڵ نەگرتووە، بۆ چونیان وایە ئەڵێن ئەگەر بۆ دەوری دووهەم
هەڵت بگرتایە ڕەنگە پرسیارەکان کەمێ ئاسانتر بن یان بە پێچەوانەوە هەندێک خانەوادە هەیە بە قوتابەکەی ئەڵێت بۆ تەشیرت کردو بۆچی ئەو وانەیەت وەڵام نەدایە ڕەنگە لە دەوری دووهەم پرسیارەکان زۆر قورستر بن ئەمە چ ڕوونکردنەوەیەکی بۆ خانەوادەکان و هەتا تەنانەت بۆ خودی قوتابیەکان دەدەن بۆ ئەوی کە تا ڕادێک ئەو کێشەیە لەلایەن سوکتر ببینرێت یاخود ئەو حاڵەتە دەرونیە لەلایەن کەمتر ببێتەوە هیچ جیاوازی هەیە لە دانانی پرسیارەکان سوکترەکرێت قورسترەکرێت سەبارەت بەم بابەتە ئێمە لە ڕووی دانانی پرسیارەوە بە هیچ شێوەیە ئاگادارنینە لەبەرەوەی لە لیژنەی باڵای ئەزمونەکان لە وەزارەتی پەروەردە ئەم پرسیارانە دادەنرێت لەلایەن لێژنەیەکی تایبەتمەندەوە هەڵبەت سەبارەت بە دانانی پرسیار لە هەموو ڕێیەکەوە پرسیارەکان هەڵسەنگاندنی بۆ دەکرێت اینجا پرسیار دادەنرێت ئەوەی کە قوتابی خۆی دەناسی کە دەچی لە ئەزمونەکان هەیە پێی باشترە دەرەجەی باشتر بینی وا لە لایوی وا دەزانی کە دەوری دووەم بی پرسیارەکان سوکتر دەبی ئەوە شتیوا نییە لەبەرەوەی هەڵسەنگاندنێکی تەواو لەلایەن لێژنەی باڵاوە ئەنجام دەدرێت سەبارەت بەم بابەتەوە. باش بۆ سەرخستنی پرۆسەکە هەمانگیتان لەگەڵ کام وەزارەتانە کردووە بۆی کە پرۆسەیەکی سەرکەوتوو بەڕێوە بچێت و قوتابیان بتوانن لە کەشێکی زۆر نۆرماڵ و باش وەڵامی پرسیارەکان بدەنەوە. سەبارەت بە هەمانگی نێوان وەزارەتەکان وەزارەتی گواستنەوە و گەیاندن وەزارەتی کارەبا و ئەو دەستگا ئەمنیانەی کە لە سوونی پارێزگادا هەنا لەگەڵ هەموو ئەو دەستگایانەی کە تایبەتمەندن تەندروستی کارەبا ئاو ئەوانەی کە پێویستن بۆ ئەزمونەکان هەمانجێکی تەواو هەیەەوە هەروەکو لە بیدایەتیش ئیشارەتم پێدا بە سەرپەرشتی جەناوی پارێزگای هەولێر کۆبنەوەیەکمان ئەنجامدا کە ئەم بەشانەی کە پێویستن لە ناو کۆبنەوەکە ئامادە بن ئامادە بوون بڕیاری باش لێ وەرگیرا و ئەمڕۆژ سوپاس بۆخوا تاقیکردنەوەکان کە لە کاتژمێر 7:30 دەستی پێکردووە لە کەشێکی ئارام و تا ئێستاکە وەکو ئەو فیدباکانەی کە ئەمە وەردەگرین لە هۆڵی ئەزمونەکان تا ئێستا کێشەیەکی وا بەرچاو نەبووە سوپاس بۆخوا و هیوادارم قوتابیانیشمان لەو کەشە ئارامە و لەو کەشە پەروەردەیەدا پلەی باش بەدەست بینن و دایان و بابانیش ئاگادار دەکەینەوە کە پشتگیری ڕۆڵەکانیان بن و جێوێکی وایان بۆ بخۆڵقێنن کە بتوانن قوتابیەکانیان لە کەشێکی ئارام و هادێ کە سەردانی وڵەکانی ئەزمونەکان دەکەن بتوانن باشترین پلە بەدەست بینن هیوای سەرکەوتن بۆ گشت قوتابیان دەخوازم. باش مامۆستا لوقمان ئەم ڕێکارانەی کە گیرانە بەر لەگەڵ وەزارەتەکان هەماهەنگیتان کرد تا چەند توانی ئەو گزیکردنەی کە ڕەنگە ساڵانی پێشتر هەبوو بێت ئەم ساڵ کەمتر ببێتەوە یاخود ئەگەر ڕێژێکتان لەبەردەست بێت ئەم هەماهەنگیکردنە تا چەند کاریگەری هەبووە لەسەرەوەی کە کەمتر گزی بکرێت یاخود هەر گزی نەکرێت. بەڵێ ئەمن لێرەدا لە شاشە پیرۆزەی بەڕێستان زۆر سوپاسی دەستگا ئەمنیەکانی هەولێر دەکەم کە بەڕاستی بە پەرۆشەوە توانیان ئەو کۆمەڵە خەڵکەی کە قوتابیانیان فریو دەدا کە بیان گەینن بە داگاکان و چۆن ناکرێ قوتابیان کە فێڵیان لێ بکرێ کە هیچ نەتیجەشیان نابی و لێرەش داوا لە داک و بابان دەکەم کە چاودێری قوتابیەکانیان بن لەبەرەوەی هەندێک گڕوپی فریدەور هەبووە توانیتی فریوی هەندێک قوتابی بدا کە لە نەتیجەدا قوتابیەکە زەرمەندەبی لە نەتیجەدا کۆششی 1 ساڵی بە فیرۆ دەچی و سوپاس بۆخوا ئەم ساڵە تا ڕادەیەکی زۆر کەم حاڵەت وە بەبەر چاومان کردووە ئەوەی کە هەش بووە توانیتمان سەیتەڕێی لەسەر بکەین بە هاوکاری دەستگا پەیوەنددارەکان. زۆر سپاس دەکەین مامۆستا لوقمان سەعید بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر لەگەڵمان بوویت دەستان خۆش بێ سەرکەوتوو بن.